دەربارەی ئەو بەڵێن و ئەتوانم بڵێم وعد و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان پاش تێپەڕبوونی 2 ساڵ لەسەر دەست بەکاربوونی و ئایا تا چەند توانیویەتی ئەو بەڵێنانەی کە لە بەرامبەر 111 پەرلەمان بە خەڵکی هەرێمی کوردستانیاندا و سەرۆکی حکوومەت بەرنامەی کارنامەی ئەو حکوومەتەی خۆی خوێندەوە و ئێمە وەکو پەرلەمانتار بەڕاستی لەسەر ئەساسی ئەوە متمانەمان بەو حکوومەتەدا و هەرچەندە ئەتوانم بڵێم پاش تێپەڕبوونی 2 ساڵ نەیانتوانیوە خاڵێک جێبەجێ بکەن ئەوەش ئەتوانم بڵێم مبالەغە نییە کارنامەکە مەوجودە لە بەردەستی هەموو پەرلەمانتاران و لە بەردەستی ڕاگەیەندکارەکان و لە هەموو سایتەکاندا دەتوانن تەماشای بکەن بەڕاستی و حکوومەتە گەر حکوومەتێک باە تۆزێ وەکو بڵێ پەیوەست بە بەو وعد و بەڵێنانی کە بە خەڵکی داوە دەبووە لە مێژ بە دەستی لە کار کێشا بایەوە لە بەرەوەی نەیتوانیوە خاوەنی ئەو وعد و بەڵێنانە بێت بە خەڵکی هەرێمی کوردستانی داوە و منەکو خۆشم وەکو پەرلەمانتارێک بەڕاستی چاوەڕێی جێبەجێکردنی هیچێک لەو خاڵانە ناکەم چونکە دەیان بەڵێن و وعدی دیکەیان بە خەڵکی هەرێمی کوردستان داوە جێبەجێیان نەکردوون و بوون بەمایەی دروستبوونی قەیران لەسەر قەیران بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئاخر شت قوتی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕی و ئەو بیدعە سەیئەیان داهێنا کە موچە بۆ خەڵک پاشەکەوت بکەن بەوەش هەر پەیوەست نەبوون کە لە کاتی خۆیدا ئەو چارێگە موچەش بدەنە خەڵکی هەرێمی کوردستان لە بەرەوەیەگە تەماشە بکەین ئەرچی حکوومەت خزمەتکردنی خەڵکە بە هاناوە چوونی خەڵکە دابینکردنی خۆشگوزەرانیە بۆ خەڵکی و چاکردنی ڕێگاوبانەکانە چاکردنی کارەبایە ئاوە هەموو بابەتە خزمەتگوزاریەکانن بەڵام وەرە لە کوردستانی خۆمان تەماشەکە پاش 24 ساڵ لە حکومڕانیماندا ڕۆژ بە ڕۆژ ئەوانە خراپتر دەبن جادەوبان خراپتر دەبن و ئاوکارەبا خراپتر دەبێ و خزمەتگوزاریەکان بەرەو نەگە بڵێم نەڵێم بەرەو نەمان بەرەو شەلەل دەڕۆن یعنی وای لێ دێتن کە و خەڵکە سیقە و متمانەی بە هیچ شتێکەوە نەماوە داخەوە دەڵێم حکوومەتێکی حیزبیە و ئەوەی کە پێی وە پابند نەبوون و هەموو غەمیان نەبوو بێتن مەسلەی هاوڵاتیە و هاوڵاتی ئەتوانم بڵێم قوربانیە لە هەرێمی کوردستان و هاوڵاتی چۆن لە ڕابردوودا شۆڕشەکان لە سەرشانی هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستان سەرکەوتن بەڵام بەڕاستی ئەو حکوومەتەش ئەتوانم بڵێم لە سەرشانی خەڵکی ڕەش و ڕوت و فەقیر و هەژارە لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ بازی لەسەر زیاتر دەکرێتن و ڕۆژ بە ڕۆژ زیاتر مەعاناتی بۆ زیاتر دەکرێتن خەڵکەکەشەوە سەبری گرتووە و لا حول له ولا قوة دیارە ئەوەی کە حکوومەتەکەیان پێکێنا و برادرانی پارتی دموکراتی کوردستان ئەگەر سەرکەوتوو بن بەڕاستی ئەوان چاکەکە بۆوانە بەڵام فەشەلیش بێنیتن ئەوان بەرپرسیارن لەبەرەوەی ئەوان ئەو کابینیان پێکێناوە بۆ ناشی شارنەوە خەڵکی دیکە بە میوان دەزان و خۆیان بە خاوەن ماڵ دەزانن لەو حکوومەتەیدا.